برنامه نزدیکتر رئیس سلاوی تایبەت بووە وی جارێ ئەم هەولێر و دهووکێ ئەم دیرکەتینە ئەم هاتینە ناوە سلێمانی دەتناوە قەرەباڵغا مرۆڤ دەکو ئەف باژێرای تچی مرۆڤێت ڕۆشنبیرە میوزیک ژەنە هونەرمەندە سینەماکارە دەخۆ نزیکی کەساتیەکی کینکۆت گەلە بۆ ئارەدا خزمەت کردیە باسیاش هەمیە زێدەتر میوزیکە. وەرن دەست پێ کەساتیە ئەوروکە دیارە کوردستانی تایبەتیت بوارێ میوزیکێدا مامۆستا ئەنوەر خەرەدار غێی سڵاو سەحەدەتە مامۆستا تێ باشی تەندروستیاتە گەل گەرما هاوینی چۆنە سلێمانی خۆشە ئەمل بادینی وی وەختی بژنێت تەحرە ها تەحرە هاوینی نیڤرو مادام گەرمە وەزای تەجیبەری تێک بچێت چت بێژی ئەم فەڕەکی بچینە نۆ ستودیۆتەدا ئەم نزیک ببینی بچین کەرە گرنگترین بەشی ژیانی مامۆستای ستودیۆ بچووکەکەی دەست پێ بکەین ستودیۆکی بچووکە بەڵام ئیشی زۆر گەورە و جوانی لێکراوە ئەوە چەند ساڵە ستودیۆ دانای مامۆستا؟ وڵای تر قۆناغ هەیە مەراحلی هەیە هەوڵجا کە دەست پێکرد لە خانێکی خوارەوە بووین ئەو بەسیط بوو تۆ جێ ئاسایی بوو تر لە دوای کات بە ئێرە جیازی تازە و تەتەویرم بۆ کرد زۆری لە سوید هێنام لە سویدی ژیانسینە یعنی پارێکی زۆریش خەرج کردەوە بۆم باشم سەر کردەوە ماشەڵڵا ئەرشیفێکی زۆریشی لەو بەشەیە ئەو بازێکی پیشان ناویە بازێکی هەڵم گرتەوە بازێکی کەمە یعنی بەشێکی کەمە هەروەڵا هەندێکی لەوحاتە هەندێکی بڕوانامەیە هەندێکی تر لەم شتانەیە ئەوها بەرهەمی هونەری لێرە تومارکراوەیان بوو شتی خۆت و تێست و شتی تایبەتی گەورە تۆمارکراوە کە لە سوودی دەرەوە ناکرێت ماشەڵڵا وەکو مەسەلا لاس و خەزاڵ 40 دقه بوو تقریبا 38 دقه بوو پاشەوە هینی هەڵەبجە ئۆپەرێتی هەڵەبجە دوو ئۆپەرێتمان کردە یەکیان 40 دقه بوو ئەویکان تقریبا 19 دقه بوو میوزیک و دەنگ و دابەشکردن هەمووی لێرە وەسیقانەمەی خۆمێکم کەس بەنگ ناکەم یارمەتیم بە اعتمادم لەسەر خۆمە من بۆی ستودیۆکەشم کردووە بۆی بتوانم یەکەم کەم مەسرەبێ بە سەد خۆمە لە دەرەوە چکە چتە سودیۆ عازفە هێنی شتە هێنی ئەمانە هەمووی تەکلیفەکان لەسەر بەڵام لێرە کە خۆمێکم تەکلیفەکان ئەڕەوێتەوە لەسرم پێویستی بە کەسی دیکە نییە یان حەزت لێ نییە کەسی دیکە لە ناو ئیشەکان نە پێویست نییە بە کەس بەڕاستی ئەگەر پێویستیشم بێ لە هەندێک شتوانە توانم پەیوەندیەکەم پەیوەندی باشە لەگەڵ هونەرمەندەکانە ناوخۆ دەرەوە ژیان بەسی ناڵێن دەرەوە ناخۆ لە ئێران لە تورکیا لە سووریا لێرە تەنانەت ئەوروپاش سەتا چەندی ژیانت میوزیکە مامۆستا؟ هەمووی موزیکە سەتا نەوەت یان زیاتر زانشی جاری هەیە تەنانەت نان خواردنی خۆم بیرە چێت ساعت چەند نانەخۆم ئەوە بەشێکی زۆر گرنگە بەڵام حتمەن ئەگەر سەتا نەوەتیش بی سەتا دەی ژیانی تریش مەسەلەن وەرزشە نووسینە ڕاگەیان من جاران بە هەندێک شتمان کرد لەوانە مەسا لە بواری شێوەکاریە ئیشمان کرد لە بواری شێوەکاریش بەڵێ سینەمای ئیشمان کرد مەسەلا لە بواری شانۆ کارمە کرد وەرزش بەڵام لەم کۆتایانە زیاتر تێکیزەکەم لەگەڵ مۆسیقایە ئاخر بەرهەم لێرە کە ئیشت لەسەر لێرە نۆتی مۆسیقاژ هەیە ینی بەردەوامە نازانم بڵێ ئەوە چ بەرهەمێکەوە ئەمە بەرهەمێکی تازەیە بەوێ خەریکمەی نووسمەوە تا یەکەم و تر لە خۆناکری تۆمارکردنە جا مامۆستا ڕوخسەت هەیە بزانین ئەوە چ بەرهەمێکە چکە یەکێکی وەچی منی نەزان لە بواری هونەر و میوزیکەم نازانم بەس نۆتەکان دەبینم نان بۆ نانەوە گۆشتیش بۆ قەسانیە ئەم بادینیت بێژین هەکە هەمی چیچکۆ هەژیر خۆڕبوون چ بۆ خوددانا ناتمان چێڵێنەوە ناوە ئێمە شتەکە مانەکەی ببینیم بزانین چێەوە بەرهەمێکی ترە تاوانێت چەکە لەو بەرهەمانێکەوە لەو پێشکراوە بەڵام تەوریفەیەکە لە فێستیڤاڵی گەلاوێژە تەقدیممان کرد تۆمارکردنەکەی بەدڵ نەبوو لەوێ ڕاستی
کە تەقدیمان کرد سیستەمی دەنگ باش نەبوو بۆی لێرە هەروەکو یادەوەریەکی ئەو بەنامەیە بەتەمام تۆماریکەم چارێکێکە وەختەکەی شتێکی لە مۆسیقای شەرقی پێڵن چارەکە دەنگ ئەمە چارەکە دەنگی تیا هەیە چاپڵا نەوە نووسینە تێکستەکانە مەسەلە چارەکە دەنگی تیا چارەکە دەنگەکان بەنامەی کەمێ معالجەیەەکە ئەنی بۆ مەکابەت چارەکە دەنگ هیچ کێشەیەکم نیەوەی مۆسیقی شەرقی میلی هەرچیە بێبیێرم لێر تۆماریکەم لەسەر دەنگی گۆرای بێژەکە کۆچیەکە بتەوە مامۆستا تو چت بێژی وەلەو هێشتا پچێکی گەرمە بەسەم بچینە جهەکی هینیە باژۆڕی سلمۆنیە پیاسەکێ بکەین ئەمژوی بەشی ژیانەتە بدەر وەرزوو تااقەت چوو لێرە نا زۆر حەزم لەو کەشەوە بەڵام ژیانی تۆش تەبعاً شتیری کەشی هەم جوان و هەم بەرهەمی جوانتری شتێدا ڕۆبین یاخوا بەخێر بێ مامۆستا سەحەتت چوونە؟ الحەمدولله ئەوە ئەمە هاتینە دەرێ بەس ئەمن هیچ شارەزانیمە لە سلێمانیا تو خۆت مەسەنە کە دێ دەرێ حەزانێ بۆ کێچی ڕێ هەموو جەکانی خۆشێرە هەموو جەکانی خۆش سلێمانی ئەی هەولێر و دووکو هەڵەبجە ئەو هەڵەبجە ئەوم جێگەی لە دایکبوونی منە متەوان هەموو زیکراتم ئەوەیە هەمووی ئەوەیە والله هەموو زیکراتم هەڵەبجەیە شارێکە پڕ بەدڵ خۆشمێت هەرچەند کە ڕم بۆیتر بێتاقەتی دامەگرێت ئەگەڕم بە یادەوەری مناڵیم بە سات هەموو جارێ هەر کاتێک بێتاقەت ئەبی بەرەو هەڵەبجار والله ئەی کاتێک دڵت خۆشە بەرەو چێ ڕۆی دڵ خۆشە لەناوە کەسی و کاری خۆتا دڵ خۆشەی تر دانیشی لەگەڵیانەوە بەلا نەوەکان تعبیری لەکەی بەهر بگەڕینەوە هەڵەبجە ها ئەو کاتێک کە ئێوە مناڵ بوو پێش قوتابخانە و پێش مەکتەب بەرەو حجرە ڕۆیشتیوە نەبوو؟ بەڵێ پێش باوکم پیاوی ئاینی بوو عیلەکەمان هەموو ئاینی بوو اینجا هەر لە سەرەتاوە بەرەو حجرەیانە ناردین بەڕاستی تر بەڵام من ئەوەنە فریان نەکەوتم کەمێک لە حجرا و ماوەی ساڵێ بوو تقریبان کەمتر تر مەکتەب کرابوو لێ ئەمەیان قسە مەکتەبی دووهەم لەگەڵ براکانمە پیانۆت مەکتەبی پەڕۆ یەکەم مەکتەب بوو کرایەوە ناو پیانۆ مەکتەبی دووهەم مەکتەبی یەکەمیشە بوو مەکتەبی دووهەمە بوو اینجا بەڵام بە ناوی شعبینانە بوو مەکتەبی پەڕۆیان پێوت مەکتەبی پەڕۆ بوو چونکە ئەوەجار کە ڕۆژی تاوێ وەکو بزانم کورسی شتیوان نەبوو لە سەری دانشی هەر قوتابێک بچواتە مەکتەبەوەی دۆشەکڵی ببردا لەگەڵ خۆی دۆشەکڵەیەکی بچکۆلە سەر دۆشەکەدا هەرشو دەرزێ خوێند فەقیر حاڵی بۆ وەختەیە نەبوون بوو ینی هەتا سەردەمێک کە بینی من لە مناڵیە شتکردین بە ئاڵ و گۆڕ بوو بە پارە نەبوو بە ئاڵ و گۆڕ سەر لە ماڵەوە من چنیەک لە قاپێکە چنیە گەنمیان نامێ چون بۆ باخی میر لێ مقابل ئەو گەنمە میوەیان نامێ ئەوها ئاڵوگۆڕ هەبوو وەکو پێڵە عەربیەکە پێڵێ مقایەضە ژیانە بزەحمەت بی بەس بۆ خۆش بی بەڵام بەساتەت بوو ژیان لەگەڵ بەساتەتیان ڕاهات بووی وەکو ئێستا نییە بەڕاستی سە تەماع لە هەموو شتێ زیاتر لەناو دڵ و دەروونی خەڵکە جێگیری کردووە کەس نەماوە قەناعەتی ببێ حتا ساڵی چەند لە هەڵەبجە بووی دوای هاتنە طبعاً تازە لە ئەوەی بووم تازە لە لای مەکتەبی فەیسەڵیە بوو مەکتەبی فەیسەڵیە کە هاتنە سلێمانی یەکسەر توێ مەکتەبی فەیسەڵیەوە بوو ئێمە هاتینە مەکتەبی فەیسەڵی ساڵی خوێندنی 53-54 هاتین لە سنفی قۆناغی سنفی سێ بوو ڕۆژی یەکشەممە بوو هاتین یەکشەم ڕۆژی یەکشەم دیرمە چاک لێر لە مەکتەبی فەیسەڵیە وەریان گرتین کاکیشم بە ڕەحمەت بێ ئەویش وەکو وانەبێژی وانێ ئاینی بوو لە مەکتەبی فەیسەڵیە وانێ ئاینی وتەوە تر لەوێ گونجام لەگەڵ قوتابخانەکە زۆر تێکەڵبوون لەگەڵ ئاینیانەوە بنەماڵەکەمان هەر ئاینی بوو باشە ئایلەی ئاینی و پیاوی ئاینی و هەر بابت بە ڕەحمەت بی برات مەسەڵەن کە مامۆستای ئاین بووە تو هاتی بووە میوزیک ژەن واری هوەری ئەو کات مەسەڵەن کە تازە دەست پێ کرد پیان ناخۆش نەبوو شتێکی ئایدی ئێمە ئایلێکی ڕووناکبیر بوو زۆر تەسۆر کە باوکم بە ڕەحمەت بێ پیاوی ئاینی بوو جمعە جەماعەتی کرد بەڵام لە مەکتەبی دووهەم مەسەلا وانەی ئینگلیزیەوتەوە ئەیزانی ئینگلیزیی پاش زانی ئایلەکەمان ئایلێکی کراوە بوون پاشەوە کە من
لە قوتابخانە بووم لە پۆلیسیەوەوانەوە لە تاقمی سرودی قوتابخانە بووم براکەشم مەیزانی کە دەنگم خۆشەوە قابلێتی ئەوشتانم هەیە خۆم هەستم نەکرد ڕۆژە ڕژان خوبە بە مۆسیقایشتیوە بەڵام ئەیانزانی ئەوەیە تەرجیعیانە کردم سرودەکانی کە ئیسە لەبەرمە هەموو هێ و سەردەمەیە کە وەختەیە لەبەرمە کرد ئەمود پاشەوە لە ناو عایلێ ئێمە براکانم هەموو تەرجیعیانە کردم لە سنفی چواری ابتیدایی بووم براکم بەڕەحمەت بێت لە کولی شەریعی خوێندنەوەقا کە هاتووە دیارەکەی چی بێ بۆ من پیانوێکی مناڵانە بوو خۆشترین پیانۆ بوو لەلام جا تش کە چوومە خانی مامۆستانیش لەوێ هەر مامۆستا لێم دەرزی مۆسیقی وتەوە لەوێ کە ڕۆشتم لەوێ بوو بزانی نامناسێتەوە بەڕاستی دەستمان کرد بە ڕۆژیان گوێم دەنی مۆسیقە بوو لە نەمەزان لە خانی مامۆستان وانەی مۆسیقا هەیە گوێم لەدەنی مۆسیقا بوو لە ژوورەکانە ژوورەکەم دۆ زۆر ڕۆژ سێکەم یادی بەخێبی عوسمان شارباژێڕی دانیشتووە دەرزی جنبوشی پێڵێ مامۆستا لێ هیچ لە دەرگاکەوە کاڵێ تەلەبی تازە شار بەکرد بچمە ژوورەوە گوێم لێگرتوانە ئەوەی بەوی ئەوەت من بە مێشکە مووی لە بەرمە کرد کە ڕۆژ ئەو بەدزیۆ چوومە ژوورەکە ئالتەکەم هەڵە کرد و دەستم لێمە جنبوشەکە کە ڕۆژێک لێمەفەنی هاتە ژوورە بە ڕەحمەت بێ تی ئافرم عوسمان وەی زانی عوسمانم مامۆستا من ناو عوسمان قەرداقیم وتی ئافرم مەمە لە کوێم فێر بوویت مامۆستا کە تۆ دەرزی بۆ برادەرە ئەوت نەمەزانی ناوی عوسمانە دەرزی بۆ برادەرە کرد من سێرمە کرد بە سێکردەکە تێگەشت بوو تەطبیقمە کرد لەسەر ئەمە دەرچوو تی ئافرم تۆ کێ وتم وەڵام من فڵان کەسمانە ناسیمیەوە الحاصل وتم لە ابتیدایە تۆ من هەڵە بژار بۆ تاقمی سرود و برای فڵان کەسم شێخ محەممەد خەرداغی خەتی بزگەوتی وتی و برادەرمە زۆر وەختی خۆشی دەرزی دۆڕێمی فاسۆ لاسیم پێوتووە ئەیزانێ زۆر باشە کە ناسیمی تر زۆر بەڕاستی تەرجیعی کردم هەندی ئامێری ئا بەدەستمەوەی زانی سریع بە سەریا ڕۆم وەکو ئامێری شمشاڵ بوو ئامێری عود بوو ئەمانە بوو ئاخری جار پەنجەی تۆ بۆ کەمان باشە حەزەکەمان بوو ساڵی 61 لە ماوەی ساڵێکا تقریبان گەشتمە و ئاسی مامۆستا لێم خۆی چی عەسب کرد من لەگەڵی حەسبمە کرد بەبێ مشکلە ینی پێشەکەوتم بە سەریع پێشەکەوتم لە نەشرەی مەکتەبە دایمە باسی منیە کرد بە شێوکی جوان ڕسمی داهنام و لەسەری منیە نووسی و جار لەگەڵ ئەوەشە من لە دەرسەکانی کەشمان زۆر زیرەک بووم هەموو ساڵە یەکەمە بوو مامۆستاش زاروکینیا خۆ تو گەلە تێکەلبی گەل میوزیکی ئیدی وەختە تو گەشتیە زمانی گەنجێتی تە هەزرا دامەزراندنا تیپێت میوزیکێ کرد حتا ئەڤروکە چەند تیپێت میوزیکێ تا دامەزراندن و نوکەژی تو گەلی زۆر سەلا ئەوە یەکەم بوو دوای تیپی هیوا بوو بە تیپی هیوا تیپی مۆسیقای هیوا دوای بوو بە تیپی مۆسیقای سلێمانی دوای تیپی نواندن و مۆسیقای سلێمانی دوایەوە تیپی زانکۆی سلێمانی تیپی زانکۆی سلێمانی سێ چوار بەش بوو بەشی کلاسیکی بەشی جاز و بەشی ملی دوایەوە ئۆرکسترای سلێمانی دوایەوە گروپی هیژان ئەم گروپانە هەمووی دروستمان کرد پاشەوە بەشداریمان هەبوو لە دامەزراندی پەیمانگای هونەر جوانەکان کە ساڵی هەشتا کرایەوە تر چالاکیمان زۆر بوو لە بواراندا بەڕاستی باشە مامۆستا ئەو هەموو خزمەتتان کردووە لە بواری هونەری میوزیکی کوردیمان هەیە و چ جیاوازی لە بینی میوزیکی کوردی و لەگەڵ وڵاتانی دیکە هەیە وڵا یەکشی پێ بڵێم هەر میلەتێک خاوەنی کیان بێت هەموو شتێکی بۆ فەرەهەمە بێت بەڵام ئێمە نیوچەکیانێکمان هەیە بەداخەوەڵم ئەو نیوچەکیانش وەک پێویستە ڕابەڕێەوە لەبەرەوە منەتوان بڵێم موزیکمان هەیە موزیکی جوانمان هەیە کەلتورێکی جوانمان هەیە بەڵام تەرویجمان نییە بۆ دەروی بنێرین پشتگیریمان نییە بۆ دەروی بنێرین ئەوەی ئەی کات هونەرمەندەکە لەسەر ئەرکی خۆیەتی ئەو ئەرکەی هونەرمەندیش پێی هەڵەسێ ئەرکێکی زۆر بە قووەت نییە بۆ دەرەجەکەەوە بتوانێت تەمسیلی کەلتوری کوردی بکا بەڕاستی مامۆستا مەگەلت نافتڕۆم بێرێدا ئەف سوحبەتێت خۆش و گەرمت میوزیک و هونەرێکرا ئەنەزانم تێ سەرچنۆر چی ئەساد مەوێری جارجار پیاسەی سەرچنارەکە یان جارجار بۆ ئێستا کەم زمانی گەنجی ڕەنگە زیاتر هاتین بەرنامەشمانە کرد لێرە هەنگیشمانە کرد لێرە هەنگی بێرێ بچین هەندێک یادوەریەت بەرێ زۆرێنەوە
دەمێک کەون وەکو مامۆستاهاتی ناوێرێ کارێ جۆن ژێتکردنیش بلی گۆڕی ناجێوانێ بەڵێ وایە حتممە کە ئیشیش دەکرێ یادگاری خۆش و ناخۆشی تێدایە هەموو شتێک وایە لێرە چ بووە لەسەر چنە ئەو کاتانەی کە هاتن ئیشتان کردووە وەختان نەوەی مەجموعەی برادرا زۆر جار هاتین ئەلەم جێگان دانیشین چایەکمانە خوای شووتێکمانە کردێتمانە کرد قاچۆن خستاوەکەوە خۆش بوو وەکو ئیستا نەبووە چارینی بۆ کرێ ئازادی خۆشتر بووە ئەو کاتیان خۆش بۆ وەخت زۆر جاریوە هەبوو ئاهەنگ دروستەکرا بۆ براسەبەتەکان لێرەکرا یا بەرنامەی تەلەڤیزیۆنی دروستەکرا یا گۆرانیمان تەسجیل دەکرد گۆرانیمان کلیپە کرد یادەوەری خۆشمان هەیە لە کلیپکردنیەکی لە گۆرانیانە کرداکردیان لەسەر جۆلانەیە گوتمە دانیشتنەوەوانە بەدەم جۆلانەکە یەت و ئەڕات گۆرانیاڵێن دەمایانی زوو بوو بۆی ئیسفادە لە ڕووناچیەکە بکەین هەڵا ئینسیجامیان کردبوو هاتچوارەوە بۆچی لەپڕ زنجیرەکە نەپسڵکەوتە خوارەوە تەڵان بوو بەکەنی کێ تێدا بوو گۆرانیکی نازە و نەورۆز بوو ئەو وەختە سەرەتای نەوەدەکان بوو تەقریبەن اینجا کردی کە هەر لە عینە مناسبەتیشە یەکێک لەو لاوە تۆزێ کەوتوو بەتانی چاوە سەر خۆیان نووسە بوو توانجێکی بۆ کارمەندانی لێرە ئیشیە کرد ئەو نیمە دەنگە دەنگمانە کرد دەنگی مۆسیقەمان بەرزە کردەوە عادەمانە کردو گەرمە وەڵا لەپڕ هەڵسا هاوارێکی کرد و هەڵسا هەموو حافزانەوەکی بۆ خاتی خوا ماوەسا بۆ خاتی خوا خەری بشێت بم تم بۆ خێر بۆ خوارم زانیر لە بەردەکی سەرا مزاهرەیە خەڵک گەرمەگەرم و هاوار هارەکات و دەنگە دەنگیانی تو دەنگی مۆسیقا خەڵک کەستەیە لە دژی بەعاس زانیا خەری بۆ بینی بوو یادەوەرێکی خۆش بۆ وەختەیە لەناو هونەر مەسەلەن زیاتر هەست پێ دەکەی کە هاچوون بڵێ بەرەو پیری ڕۆیشتی یان دەرەوەی هونەر وەڵام من ژیانم هەموو لەناو هونەرا بووە لە ساڵی 61 بە تایبەتی خۆم زیاتر لەناو ئەوا بینی لە سەرەتا خۆشمە بینەوە لە بواری شێوەکاریە جایزەی باشم هەیە کە لە بەغاوە بۆمە هاتەوە بەسەلا لە وەرزشە یاریکەرێکی باش بوو لە بالۆ باسکا بۆ نمونە بڵێن لە تێنسا هەروەها لە بواری سینەما ئەوانە کە چوینە زانکۆی سلێمانی لەوێ کامێکی سینەمایی هەبوو لەو پێش من خەمم هەبوو یاریشتی سینەمای بچوو بچووکمەکرد هینی فیلمی 8 ملیم و 16 ملیم ئەوانە ئەمزانی میکانیزمی جوڵانەوەی چۆنە هەتا کردیان سینەمایەکم دروست کرد بۆ نوعی بەڵام سورعەتەکەی سابینەوە بە دەستم جوڵان ئەنی لەبەرەوە خاو هەندێتە کردبی بەڵێ اینجایتر کاو کامێرێم دی کە لە زانکۆی سلێمانی بوو خومایە زۆشتم پێکشتی جوان بوو دەچوو وەختی خۆی یەکەم شت شتی کارتۆنی کە کردمان بەو کامێرە بۆ کردمان فرام حرەکەتی کارتۆنیمان دروستە کرد لە تەمسیلێک بوو وازانم یانیوە فیلم کارتون دروست کرد بەڵێ فیلم قەدیمەی تایتڵەکانیە هینی تەمسیلەکە بە کارتۆنی دروستمان کرد حسێن نەسایی ئیخراجی کرد تەمسیلێک بۆ تینجی نواندنی سلێمانی ئەنجامیدا لەو بوارانە وەختی و فەراقی خۆمان نەخستە ناو چایخانەوە بۆ پیاسەکردن بۆ بلاوبلا کەم نەبێت زۆر کەم دایمە بمشانەوە خەریک یا تەمرینی مۆسیقەمانە کرد یا ڕەسمانە کرد یا وەرزشمانە کرد یا ئەو شتانەمانە کرد بە شتێکی سوودمەندەوە خۆمان مەشغوڵە کرد. لذا بچینەتنەوە ژیانەوە ڕەنگە و ڕەنگدا تەبان بە ڕوخسەتدا وزارە بچمە ناو عایلەی ها زیاتر ڕاگەاندنکار و هونەرمەند دەڵێن درەنگژن دێنین بۆ ئەوی ئیشەکی باش بکەین ئەوزا بکەینە ناوە بۆ تو چوون بوو زوو ژیانی هاوژین پێکینایان درەنگ کەیکە لە بواری هونەریە و بوارانە ئیشەکە کەماڵە بابڕێوە وای لێکا لە ئیشەکە باشتر بێت و بۆیکەوە باشتر جێگیر بێت دایکی منداڵەکان وای لێ کردی ئیشە باشەکان باشتر بکەین بە تاکید چکە ئەو پشتگیرم بۆ بەڕاستی لە هەوڵەوە بڵێ عایلەکەمان هەموویان پشتگیر بوون بەڵام کە ژیانی خێزانیشم پێکەنەوە ئەوش هاوکارم بووە
أنا هاد ماڵی خەزورم مثلا ناسیار بوون بەڵێ خزم بوون خۆم بەڵێ یعنی پشتگیریکردنی ئەوان بۆ من زۆر کلێنی بۆ پڕکردبووە ینی وای موبایلەکردن زیاتر ئینتراکەم تەنانەت لە ماڵەکەی خۆم ئەستودیۆم بۆ خۆم دروست کرد ماشاءالله هەر لە سەرتاوە هەر لە سەرتاوە یعنی ساڵی تقریبا 82 هەمە استودیۆم لە ماڵەوە جایتر لێچێک پێی نەوتم بۆ ئەماکەی بۆچی ئەمە واکەی بەس دایکی منداڵەکان مەسەن قەت گلەیلی نەکردی مەسەن 24 ساعت خەریکی میوزیک و هونەری نە 24 ساعت نا باش نا 12 ساعت نا من ژیانی خۆشمەوە نەبەش کردووە بەشی ماڵەوە هەیە بەشی خۆمم هەیە بەشی مناڵەکانم هەیە یعنی بەشی دەرەوەم هەیە مناڵەکان چەندن؟ 3 مناڵم هەیە 2 کوڕ و کچێکم هەیە ڕەبی تەمەندرێت کوڕێکیانم بە سویس بەهاژی 2 مناڵی بچکۆلی هەیە ماشاءالله لیۆ چهانت پێ خۆشترە هەولێر سلێمانی هەڵەبجە ئەنە بتە جیاوازی بەس نازم ئەو ڕایە بەخوا سلێمانی خۆشەدام بەڵام هەندێ جار وەلەوەی چە خەڵکی هەڵەبجە و خەڵکە نەماوە بەڕاستی ئاسڵەکەی کە تایە بوو هەڵەبجەشم لا خۆشە هەڵەبجەش ئەوە یادەوەری مناڵیمە زۆشتی مناڵیم هەیە لەوێەوە سش کە یادیەکەمەوە کچەوە بەدڵمایە خۆشەدام بەڵام تر دوایەوە هاتن سلێمانی لە سلێمانی چاوم کرایە لە چ شتێک هەم لە ماڵی هەم لە ئیشیش زۆر بێتاقەت دەبی مەسەن ئەگەر ئەو شتە بکرێ تر زۆر بێتاقەت دەبیت ناڕەحەت دەبی بەگشتی قسە و قسەڵۆکێکەوە بێ بنەما بن زۆر بێتاقەت ینی جای وایە بوختان دروستەکەن جای وایە قسە دروستەکەن هیچ ئەسڵکی نییە بەڵام دڵم دڵخۆشی خۆم بەوە وەڵام کەس لەم ناچێ خۆیان تۆ بناسی ئەوە بەسەرەوە ئەو ڕەنگە لە ئیش قسە و قسەڵک بکرێ ئەی لە ماڵی لە چ ناڕەحەت دەبی بەخوا لە ماڵە ناڕەحەت نابوو ئەبەد بالعکس لەوێ لانەی ئیسراحەت بوو کە هەموو ئیشی فراهەمی خۆم هەیە لەوێ وێ هە بەڕاستی وێ یەکێک ئەگەر دوکانیشی هەبی خۆ لە دەرەوەیە بەس تو هەموو شتەکانە لە دوکانەکەشت لە ماڵەوەیە لە چی لە خوارەوە ئاسانە ئەوە وەڵام جاوی هەر بە تەلفۆنەکەڵەوە وەختی ناخوارد بتوارە جاوی بیرمە چێ ئەو نانی خواردەوە نان خواردن نانی چوونە ماڵی مانانی خۆشت زۆر نیعمەتە زۆر تا نان و چاکی ماڵ و ناگەڕم بە هەرچی نانی دەروێت ئەوە لە هەمووی مهمترە بەڵام خۆشترین خواردنی چیە بەخوا هەموو شتەکانی خۆشە هەرچی خواردنی دەڵێ عاشق بوو ئەوە بێجگەلەوەی کامل ئەڵێم هەموو شتێکی ئەوە شایدی ئەو میوانانیشنکەیان بۆ لامە ئەوە شایدی ئەوان هەموو کە سوکاری منەزانکەوە خێزان بەناوبانگە یعنی ناوایلە ئەرە وەڵڵا لێی خۆی بۆ کرۆژێ لوی سەحەتی شت باشە چکە خواردنە چی باش تەندروست بی سەحەتیش باشە الحەمدولله لەوێ ئاگات لە خۆتە مەسەن لە خواردن و زۆر ئەی وەرزش تەمەڵ تۆزێ لە تەمەڵی یان لە کات نییە بەخوا کاتیش نییە تەمەڵی شەهر بیکارە وەختی خۆی لە وەرزشا وەرزشمە کرد زۆر بەڵام دوای حادسێکە بەسەرمە هات قاچم نەختی وەستانی دۆشتا هەم میوزیک و هەم ڕۆگەهۆندن چکیت بۆ هەردوو بۆرە دە کۆرەکە زێدەیە گرین ئەرشیفی دەفتە چ گرنگی هەیە ئەرشیف ئەگەر بە ئەمانەت هەڵگیرێت گەورەترین سەرمایە بۆ میلەتە لە تاکێک و دەست پێکە تاکو و دوان و سیان و کۆمەڵ و جەماعەت و گروپ و ئەمانە ئەگەر محافظەی ئەرشیفە و بە ئەمانەت بخرێتە بەرچاوی داهاتوو ئەو نەوەی داهاتووە ئەزانێکەوە ڕابردوو چیان کردەوە بە چێ ئیشە کراوە لەناو نەکراوە بەداخەوە کراوە هەندێک کراوە بەرمیزاج کراوە من حەزم لە چاری تۆ نییە خوا نەخواستە خراپ باس دەکەم برادەریم هەبێ هەرچەند خراپیت باش باس دەکەم ئەمانەت نییە لەوە زۆر کەمە ئەو ئیشانەی کردوتن چ بەشداریکردن بیان هەموو بەرهەمەکەی خۆت بن زۆرن بە ژمارە ڕەنگە نەتوانین بڵێن چەندن و نییە بەس چهانیان زۆر تایبەتە شانازی پێ دەکەێت بەخوا سێ سنفایە لە ئیشکردن لە ئەولانی منە سنفێک لەوانێکەوە ئیشی خۆمە سنفێک لەوانەیەکە هەر لەو ئیشانی خۆمە وڵام ئەڕێنجم کردوشتی فۆلکلۆرە هەندێکەوەیە هاوکاری برادەرەکانم کەەوە ئاعدادم بۆ کردنیا خۆت تەبزیعم بۆ کردنیا شتم بۆ کردنەوەە هەموو ئیشێک لەو ئیشانێکەوە کردومە لە سەردەمی خۆیان تا ئێستا احتیزازی پێوەکە تایبەتن یعنی هەمووی تایبەتە لەم چکە هەرێکان تەمسیلی قۆناغێکی ژیانی منەکە قۆناغێکی بیرکردنەوەی من چۆن کارم کردووە چۆن بیرم کردووە لەو شتانە بەڵام عەسری خۆم هەستەکەم عەسرێکە تایبەتە لەسەر ئامێریکەمان یعنی ژەمینێکە تایبەتە بە خۆم وەکو ئەنوەر
لە سایی کەسم نەکردوتۆ لە 25 مامۆستا خزمەتەوە دیۆرە پرۆژێت وە کارێت وە هەمی جێ فەخر و شانازیێنە و ئەم گەلە مەمنونین تا ڕێک دامەک و ئەم نزیکتر بێ ژیانەوە چاوەکەم گەلە خۆشحاڵ زۆر سپاس بۆ گەلە سپاس ئێوە عەزیەتدا زۆر هیوادارم چاو پێکوتەکەمان جێ خۆیان بێ دا هەندە فێقی بخۆین چاوە